ئینشاءڵڵا نەوەهۆش بەرەو سەرەوە خوا بیەوێ خێریتیا بێ. سڵاو لێبێ ئەمڕۆ نمرە وەرگرت؟ ئەراڵا ئەمڕۆ نمرەی پۆلی 11مان وەرگرت. شکر بەخوا پۆلی 11مان تەواوکردن و تەنجاشمان بوو. بەچیتە پۆلی 12. بەڵێ جامە بۆ هەندێک لە قوتابیەکان ناخۆشە بۆ هەندێکیشیان خۆشە و چاوەڕێی نمرەیەکی بەرزەکەن. تۆ بەنیازی چەندی لە 12؟ ئینشاءڵڵا نەوەهۆش بەرەو سەرەوە خوا بیەوێ خێریتیا بێ. تا تۆ بی بە پزیشک؟ ئینشاءڵڵا ئەوەی خێریتیایە ئەوەی خوا بۆی داناوین. هیچ نمرەکانی دیار بوو لە پۆلی 11 کە چەندێک هێناوە؟ وەڵاهی تقریبا ینی زۆر ئەوەش نابەز یانی ئەوەی هەموو هەوڵەکە کێیەی بۆ پۆلی 12 داناوە ئەبێ لە پۆلی 11شە ئەنجامەکەی ببینیتەوە، بەڵام ئەوەی دەرەکەوێت لە پۆلی 12یە و هەوڵەماندووبێنێکی چاکچاکی شێوێ ئەو نیە بڵی پاڵی لێبیتەوە ئەبێ بە شێوازێکی چاک بە چاکی لە هاوینەوە خۆتی بۆ حازرکەی چکە ئەوە نیە بڵێ لە پڕ بکەویتە وەزعکە و دوایی تۆزێک بابەتی دەرەجە و باوەڕ بەخۆبوون و ترس و ئەم شتانە نوعێکی لێ لەلات و قەلەقەوی دەربارەی، بەڵام ئەگەر تۆ لە هاوینەکەەوە دانیشی خۆ ئامادەکەی تۆزێک باشترەوە ئۆگەر خۆت ڕابێنی لەسەر حلکردنی پرسیارەکانی وزاری چکە عادەتەن پرسیارەکانی وزاری زۆر فکریە ئۆگەر لە هاوینەکەەوە خۆتی بۆ حاسرگەی باشترێکەوە لەوەی یەکسەر لە کاتی مەکتەبەوە دەست پێ بکەیت. کەی دەست دەکەی بە ساییکردن؟ وڵای تر زۆربەی پەیمانگاکان 1.6 دەسەکەم بە دەرسەکانیان و وەکو من کە بەتەمای پەیمانگانیم لەوانەیە 1.6 یان 2 جێژن ئینشاءڵڵا. بەنیازی مامۆستای تایبەت بگری؟ نا ئەویان تۆزە تەلەبە کێشیتیایە و بۆ دەورە شەگەر مەسەلەن لە 2 دەرس زیاتر بگری کێشە بۆ تەلەبە دروستەکە بە حەقت لە ڕۆی ماندووبوونەوە ناتوانانی حەق بی بۆ و سعی کە ڕۆژانە بیکەی و مێشکیشن ماندووەکە جستەیش هەر ماندووەبی بۆیە زۆر گونجاو نیە بۆ ئەگەر دوسێ دەرس زیاتر بگری و خصوصیش عادەتەن تۆ لە پۆلابی زیاتر دەوریە بێ وەک لەوەی کە خصوصی بگری. واتە سیقە بەخۆ هەیە؟ ئەراڵا بەڵێ. چاوەڕێ بین ساڵی داهاتووم کات ماوەیەشی تر قسە بکەینەوە بڵێ منە ئەوە نەوەشتەکە مێنە؟ بێگومان ئینشاءڵڵا توش بەخوا چاوەڕێ بن. چی بە هاوتەمەنەکانی خۆت هەڵێ؟ بۆ چ شتێک یانی؟ بۆی کە چۆن پاڵپشتیان ئەەکەی چۆن تەشجیعیان ئەەکەی؟ بۆ پۆلی 12 تەشجیعیانەکەم کە بجدی نەترسن و قەلەقی هەر هەیە ترس هەر هەیە بەس یانی نەک بەڕادێک کاریگەری هەبێت لەسەر ڕۆژانەت و سعی ڕۆژانەت و کاریگەری لەسەرەوەی کە وا بکا کە نەهێڵێت تۆ دەرەجە بێنی لە 12 چکام و تەلەبەیەک گزیرەکە بە حەقت، بەڵام ئەوەی کە بەسەریا زاڵ ببێ ترس و قەلەقەکەیەکەواکە دەرەجە نێنێ لە پۆلی 12. پێشترات چەند کاژمێر لە ڕۆژێکە موبایلە بەکارێنە بەتمە چی لە موبایلەکە بکەی؟ وەڵاهی مۆبایل هەر هەیە جاری وا زۆر پێویستە، بەڵام زیاتر دیلێتکردن و سڕینەوەی ئەپلیکیشنەکان یارمەتیدا بۆی دەرەجە بێنی و فۆکەس بخەیتە سەر دەرسەکان و سایەکەت. چیە سڕیتەوە؟ وەڵاو ئەپانەی کە مەشغوڵ دەکەن خۆ جاری وایە شتوانی تۆ لیمیتیکەی مەسەلەن کەمتر بەکاری بێنی و ئەپلیکیشنەکانیشت بێ بە جاری وایە چوسام زاڵە بە بەسەر تا حەزەکەیان بە دوای حەزەکەتەکەوی ئەچیتە سەر مۆبایلەکەی ترواکە سعینەکەی. هیچ ئەپێکە دەیەک بڵێ ئەم ئەپا سەرمۆکە دەسم کرد بە سایی؟ وڵای زۆر ئەپەکان زۆر تااقتم لایەن نییە ینی بڵێ زۆر بەکاری بێنم زیاد لە حەدی خۆی بەسەوەی دیلێت بکرێت تیکتۆک و ئینستا ئەم شتانەیە تو باشترەکە دیلێت بکرێ هەر نەبێ لە پۆلی 12 چکە بەجددی بەکەڵک نایە بە پۆلی 12 نابێت زۆر مەشغوڵتەکە و فۆکەسیش نایڵە لەسەر هیچ شتێک.